خۆپیشاندانە ئەوەیە بەدەم داواکاریەکانمانەوە بێن کە ئەویش کەمکردنەوەی مەنهەجە یاخود درێژکردنەوەی کاتی وزاری جوابمان نەدراوەتەوە و لەبەرەوەی کە کەم تەرخەمن ئەگەر کەم تەرخەم نەبوونایە جوابیان ناینەوە چکە ئێمە چەندێکەکەینە سەر جادە داوای مافی خۆمانەکەین مامۆستاکانیش پشگیری ئێمەن چکە ئەوانش باشە زانن کە ناتوانین بۆ ماوەکەوە ئەو مەنهەجە زۆرە تاوکەین و لەو ماوە کورتەشە ئێمە بتوانین مڕاجعەکەینەوە بە وزاری و ئەگەر بەدەم داواکاریەکانیشمانەوەنێن ئێمە هەر بەردەوامە بین لە خۆپیشاندان ڕێگەی قوتابخانەکەمانەوە کە مامۆستاکان زۆر پشتگیرمان بوون زۆر هاندەرمان بوون ئێمە ڕێزیان لێگرین ئەوان وتیان بڕۆن داوای مافی خۆتان کەن ئێوە لەسەرا قندوا کەوتون و ڕاستی شەکە ئێمە ناتوانین حەو بابەت بە چەند مانگێک بتوانین تاواکەین تەنها ئەگەر لاپەڕەکانی ژەڵبینەوە هەر تاوا نابین ناگەینەوە بە هەولێر و دۆک و دەوروبەری ئەمە نزیکەی 3 هەفتەیە مەکتەبمانەیە ڕۆژانە خوێنین بەڵام دەرزێکی زۆرە درێ بەسەرمانە کە ناتوانین زەبتی بکەین هەم بۆ خۆمانە مامۆستاکانیشمان زەختێکی زۆریان لەسەرە کاریگەری زۆر هەیە لەسەر تەلەبەکان بە تایبەتی علمیەکان چونکە دەرزیان زۆرترە زۆر سادمانەکات چونکە چینە ماڵەوە بیرەکەینەوە ئایا بەیانی خۆپیشاندان یان خۆپیشاندان نییە ئێمە نازانین چونکە ئێمە 11 ساڵە بە نەهامەتی دەردەسەری و بەبێ پارەی تەنانەت جاریوە بە پارەی ئاوێکمان پێ نەبووە بیکڕین 11 ساڵمان بەڕێ کردو تاوەکو پۆلی 12 تەواو بکەین ئێستا ژاتوینە من داهاتۆکەمانە هاتووم هەم پشگیری لە داواکانی خۆم و پشگیری لە داواڕەوەکانی قوتابیان بکەم کە نزیکی ئێمە 2 مانگە لەسەر شەقامین خوێندن نەخوێندراوە بەم قوتابیانە و هەر چۆنێک بێ ناتوانن تازە بگەنە بۆ شارانەی کە خوێندنیان بەردەوام بووە لەبەر ئەوە داواکەم منهەجیان بۆ کەم کرێتەوە ئەمیش مافی ڕەوای خۆیانە یعنی هەموو ساڵە خۆتان ئەزانن یەکەمەکان لە بەشی سلێمانی هاتووە ئەمانش ئەیانەوێ ئێستاش ئەم ساڵ وەکو ساڵانی پێشوو یەکەمەکان لەم دەفەرە بێت و حەقیان نەفەوتیە و واجبە لەسەریان کە منهەج کەم کرێتەوە چونکە لا هیچ شوێنێکی دنیا نەبووە وانە نەخوێندرێ و داخلیش بێ بۆ ئیمتیحان و ئێمەش هەر داواکاری مافەکانی خۆمان کە تا ئێستا وتمانە 30 ڕۆژدارە موچە بدرێ ئەو موچە خوراوانەمان کە 3-4 مانگە خوراوە بماندرێتێ و پاشەکەوتی موچەشمان دیاری بکرێ نەماوتە بماندرێتەوە بەڵام با یعنی بزانیت چی بەسەریە بەتەمان چی لێ بکەن لەو پاشەکەوتە ئێمە وەکو داوای خۆمان داوای خوێنکاران هەمیشە لەسەر شەقامین و پشگیری هەر داوایەکی ڕەوای ئەم میلەتە ئەکەین هەر کاتی بێنە سەر شەقام ئەگەر خوێنکار بێ ئەگەر مۆزەف بێ ئەگەر دوکاندار بێ هەر کەسێک داوای مافی خۆی بکە ئێمە پشگیریان ئەەکەین وەکو مامۆسایان لەگەڵ خۆپیشاندەرانە بین بەردەوام ئێمە ئەزانی ئەمە دەستێکی ئەنقەستە کە ئەم موچەیە نادا کۆوای کردووە پەروەردە دوا بکەوێت لەبەر ئەوەی چینەکی نەخوێنوار و ناڕۆشنبیر دروست بێ من شانازی ئەەکەم کە ئێمە ئەم ساڵ بایکۆتمان کردووە بەڵام گەورەترین وانەمان فێری خوێنکاران کرد کە وانەی بوێری بوو بێنە سەر شەقام هیچ ساڵە بەم شێوەیە خوێنکاران بوێر و چاوکراوە نەبوون بێنە سەر شەقام و داوای مافەکانی خۆیان بکەن ئەم حکومەتە بێباکە یعنی وا ئەزانە هیچ شتێ لەم دەڤەرە ڕووی نەداوە دێ یاری ماراسۆنم بۆ کاتێ بانگی یاریزانم بۆ کاتێ گۆرانی بێژم بۆ بانگەکە یعنی هیچ باکی نییە وا هەرێمێک لە ناوچوو وا پەروەردە بەرەو داڕوخان ئەڕوا هیچ باکی بەمانە نییە حکومەتێکی کەڕە وڵاڵ و بێباکە وای لە میلەت کردووە چاوسانوێتیەوە بەس خەمی برسێتی خۆی بێ بەس خەمی ئەو موچەی بێ کە مافی خۆیەتی ئەیدرێتی یعنی ئەمە خۆ بە خێری باوکی ناماتێ مافی خۆمە ئەم ماتێ لەبەری ئەرکەکەم وای کردووە ئەم خەڵکە ئیتر بیر لەوە نەکاتەوە خزمەت گوزارەکانی کە بەکوێ گەشتۆم ئاوە کارەبایە جادێ و ڕێکاوبانە وای لێ کردوین ئێمە هەر داوای حەقەکەی خۆمان بکەین بۆیە ئەم خەڵکە ئەچەوسێنێتەوە بە دەستی ئەنقەس ئەوێ ئەم خەڵکە برسی بکەن من نازانم کە ئەم خەڵکە برسی بێ کە ئەم خەڵکە هیچی نەمێنێ ئیتر حکمڕانی شەیەکە یعنی حەقە بەهۆش خۆی بێتەوە کە ئێمە هەر هەمومان یعنی هەمووی برسی بێ و خەڵک بمرێ لەمە دو حکمڕانی شەیەکە لەمە دو ئەو پارە و داهاتێک کە دەستی ئەکەوێ بۆ شوێ ئەبە